گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خاننشینکراوانی سەرجەم سندوقە خاننشینیەکان لە کرماشان، بەردەوامی مانگرتنی کرێکارانی کانگەی زەڕشورانی تیکاب، کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ڕازی لە شاری ئەهواز، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی قەندی خاوەرمیانە و سەپاندنی حوکمی سێدارە بەسەر چالاکیی سیاسی ڕاگیرە لە زیندانی لاکانی ڕەشت. کۆبوونەوەی خاننشینکراوانی سەرجەم سندوقە خاننشینیەکان لە کرماشان. ڕۆژی سێشەممە 2 سەرماوەز خاننشینکراوانی تەمین نیشتماعی، کشوەری و مخابرات لە بەردەم سندوقی خاننشینکراوانی کشوەری کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپایی ڕێپێوانێک خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان، دابینکرانی بیمەی دەرمانی کارامە و ئازادی دەست بەجێ هەموو خاننشینکراوانی دەست بەسەرکراو بوون. بەردەوامی مانگرتنی کرێکارانی کانگەی زەڕشورانی تیکاب. ڕۆژی ڕابردوو کرێکارانی کانگەی زەڕشورانی تیکاب لە دەیەمین ڕۆژی بەردەوامدا دەستیان لەکار کێشا و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی شاغڵ لە ئەو کانگەیە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای چەندین جار کۆبوونەوە مانگرتن لە ڕۆژانی ڕابردوودا نەک تەنیا لەلایەن بەرپرسانەوە وەڵامیان نەدراوەتەوە، بەڵکو هەڕەشە لەسەر کاردەرکردن و سازکرانی دۆسییان لە کۆمەڵێک لە کرێکاران کراوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان، دابینکردنی ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، کەمکردنەوەی ساعاتی کار و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران بوون. دەستبەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی سێشەممە 2 سەرماوەز هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری نەغەدەکراوە. بەپێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی واحد پەرنیان بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەستبەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. شایانی باسە ناوبراو مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردوو دیسان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حوکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شێرکەتی کشت و سەنعەتی خەندان لە پارێزگای سیستان و بەلوچستان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی کشت و سەنعەتی خەندان لە پارێزگای سیستان و بەلوچستان دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، کرێکارانی ناڕازی کاتی کۆتایی هاتنی کارەکانیان کاتێک خوازیاری پێدانی حەقدەست ببورن لە بەرپرسەکان بوون، بەبێ ڕێزیکی زۆرەوە هەڵسوکۆتیان لەگەڵ دەکرێت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کرێکاران ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ڕازی لە شاری ئەهواز. ڕۆژی سێشەممە 2 سەرماوەز کۆمەڵێک لە کادری دەرمانی نەخۆشخانەی ڕازی شاری ئەهواز دژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون، کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیم خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پێویستی پزیشکی، پێدانی حەقدەست و کارانە دواخراوەکان، کەمکردنەوەی ساعاتی کار، کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی قەندی خاوەرمیانە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی قەندی خاوەرمیانە لە سێهەمین ڕۆژی بەردەوامدا دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان کۆبوونەوە. بەپێی هەواڵی گەیشت و کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد
خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمە دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها بایەختانی ڕژیم بە ژیان و مەعیشەتی کرێکاران بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر چالاکیێکی سیاسی ڕاگیرە و لە زیندانی لاکانی ڕەشت. بە پێ راپۆرتەکان، زەهرا شەهباز تەبەری تەمەن 67 ساڵ و خەڵکی شاری ڕەشت لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە حکمی سێدارێ بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕێکەوتی 28 خاکە لێوەی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئەو ناوەندا ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشکرا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەوە هاوڵاتیە لە سەرەتای دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراوە و لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی چالاکی چەکداری و هاوکاری لەگەڵ حیزبە سیاسیەکانی دژ بە ڕژیم ئەم تۆمەتەی بەسەردا سەپێنراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە بن.